خاو زاف ژیانتان لە خاڵێکەوە ئەچێتە خاڵێکی تر. گەورەترین کەس کە یارمەتیم دابێ پیاوێکی تەمەن 65 ساڵی ببین بە کەسێکی گەشبین کە وەکو بڵێ من دەتوانم هیچ شتێک نامۆستێنە ئیلا رب العالمین نەبێت. ئەها فلان کەس مناڵی بوو من هێشتنم، فلان کەس مێردی کرد، فلان کەس ماڵی دروست کرد، والحال شەهادات لە ئەڵمانیاوە هاتمێرە، لە ئەڵمانیاوە هاتووی. تۆ لە جادەکانی هەولێرە لە جادەکانی کوردستانە ئەڕۆی ئەبین یەکێک لەو لاوەدی یەکێک لەو لاوەدی و تۆش ئەڵمانیت لەناو سیارەگاڵی فەس ئەستاس ئەمە چییە؟ ئەم خەڵکە چۆن ئەوها چوونەتە ناوێک سیر ئەمە لەوێوە دێ بۆ ئەوێ. ئیلاهی لەو شتە بەرەو پێشوان ببە. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني. منداڵەکانمان بەجددی پێویستیان بە یارمەتیە ئەو من فێر ئەکات کە من لەم حاڵەتە چۆن بم لەگەڵی توڵی بەس ماچێکم دەرێ بەس باوشێک ئەڵێ ئەڕوا حتا ژن و مێردی شوایە بەس پێی بڵێ من حەزم لەمە نییە ئەمە ڕێی منە تۆ ئەکید ئازادی تۆ حڕی سەرڵێ ئۆکەی یەڵا زێشی دەکە یەکسەر بۆ دەکا مانای خۆشەویستی من پێڵم بەیانی باش وڵا بەس من ماچیەکەم وڵا بەس من هەدیەی ئەدەمێ وڵا مادام چاوەڕێت کرد کاتە ئەوەی کە تۆش داد خۆشەویستی نەبوو مەسلحەت بوو پرسیاری لێ بکەم بەبێ ئەوەی بزانم کێیە ئەکید ئۆکەی وەستەشتی وای تێدانیانی ساڵتان لێبێ بینەر و بیسەری رادیۆی تەبا بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی نوێی پۆدکاستی تەبا تەوان ماوەیەک بوو لە ستۆدیۆ نەبووین پرۆگرامی ڕابردوو لە دەرەوەی ستۆدیۆ بووین بەڵام ئەوڕۆ کەسێکمان بانک هێشت کردووە کەسێک میوانی پۆدکاستەکەیە ستۆدیۆکەی دوو هێندە ئاوادان کردیتەوە و چەندین بابەتی زۆر گرنگ پاس دەکەین لەوانە بابەتی ووزە بابەتی ژیان بابەتی دین و ئیسلام و چەندین بابەتی تر ئەنی هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە چونکە چەندین بابەتی زۆر گرنگ هەیە باوەڕ بکەن یەک تا کۆتایی بینەر و بیسەری ئەو پۆدکاستە بن ئەتوانم بڵێم ژیانتان لە خاڵێکەوە ئەچێتە خاڵێکی تر میوانەکەمە چکە ئەزمونێکی زۆری هەیە ئەویش زۆر بەڕێز خاتو نور یوسف مامۆستاژیان زۆر بەخێرات زۆر سپاس کاکە عەبدوڵڵاگیان حاڵتان سحتان سەلامەتن ئینشاءڵڵا گەلێک بەخێراتن سەرەتا دەمەوێت بۆی دەست پێ بکەین مامۆستاژیان ماشەڵڵا ئەزمونی زۆرت هەیەت و لەلایەک ڕۆژنامەوانی تاوا کردووە لەلایەک عەلمە نەفس لە ئەڵمانیا تاوت کردووە و لەلایەکی ژەڕاهێنەری و مێنتەریشی و چەندین کۆرسیشت هەیە فماشەڵڵا زۆر کەسێکی چاڵاک و پڕوزەی لەسەرەتاوە حەز دەکەم باسی خۆتمان لەوە بکەی و بچینە سەر خاڵەکان ئینشاءڵڵا. وەکو تۆ وتت من ڕۆژنامەوانێکی چالاکی پەروەردەی دەرونی کەسیم و پەروەردەی دەرونی منداڵم. نور دایکە کوردە و مسلمانیشە فأگەر بە من بڵێ مثلا تعریفێکی خۆت بکە تەسەوڕەکەم یعنی هەر ئەمانە بڵێ یەکسەر ڕسمێکی منت بۆ دروسە بێ لە بەرچاوت مثلا نورکێ و چی کردووە سەرەتا بە بینەر و بیسەرەکان بڵێن ماشەڵڵا کەسێکی یعنی لە تەمەنی گەنجیەوە حەزت بە زۆر شت کردیە حەزت کردیە خزمەت بکەی لە زۆر بواردە و ئێستاش زێ پەنجەت سەردەستی چەندین گەنجمان هەیە وایە ماشەڵڵای دەیانی فحەز دەکەم چیرۆکی ئەو نور یوسفە بڵێن. چیرۆکی من هەموو شتەکانم بە سوتفە ئەبوو یعنی شتێک نییە من چەند ساڵە حەزم لێتی یان پلانم بۆی داناوە یعنی هەمووی تەسهیلاتی رب العالمین بووە و منیش لەگەڵی ڕۆشتوم یعنی ها لەگەڵ فلۆیا ڕۆشتوم قەت نەوەستاوم بڵێم نامەوێ حەزم لێی نییە ناتوانم ناکرێ هەر هاتووە و یەڵڵا قەیچێکە بە تاقی بکەمەوە من کە ڕاگەیاندنم تەواو کرد زۆر بە سوتفە یعنی ڕاگەیان لەم حاسبە ناوم هاتەوە و ئیتر هیچ خیارێکی ترم نەبوو بۆ تەنازل ئیلا ئەبێ ڕاگەیاندنەکە هەڵبژێرم ڕاگەیاندنم هەڵبژارد دوای ئەوە هەرمیست تەواو بێ ینی حەزمە کرد دوای ئەوە ببمە دایک و دایکایەتی بکەم دوای ئەوە من ئیشم دەستی پێ کرد ئیشم کرد دوای ئەوە سەفەرمان کرد لەگەڵ سەفەرەکە ینی بەدەوەی من لە 18 ساڵیەوە ئیشەکەم من 18 ساڵ بووم
HR شركة حكمة بوم ما شاء الله لا هر ليرة دستم بكر يعني للايك أم خنت طلبي مكتب بوم شش بوم للايك إيش مكر فدواي أوي كسفر مانكرت طبعا إما بو خندن سفر مانكرت وكو همو أو يعني أو أفرتاني كلقل بابلين هاوسركانيان سفر أكنو مناليان هي تصورناكم فيديو بكنو زماني شون أكفير بن فيديو بكنو إيش بكن مني شوكو أفرتان رشت ما أوي بيدي هيج تيكم نكر بوتنها أوي كمن پروردي منال بكم منال بخيوكم دوای ئەوەی کە حەزم کرد زمانەکەیان فێر بم زمانی ئەڵمانی زمانێکی زۆر قورسە حەزم کرد زمانەکەیان فێر بم سەبر تقریبا بە ساڵێک توانیم زمانەکەیان فێر بم توانیم زۆر زەحمەتە خەو زەف ئیتر بە ساڵێک زمانەکە فێر بوو ئۆپشنێکی ئیش هاتە پێش ئەگەر لە جۆب سنتەر ئێوێ ئیشکاوەکو متەرجمە کە ئەبوایە سی ئاینسم هەبێ من بەس بی ئاینسم هەبوو طبعا B1 و C1 پێڵێن لە دوای بی ئاینسەکە وتم ئۆکەی بەم ئیشە ڕازی ئەبم ئەنجە دوای ئەڕۆم B2 C1 ئەکەم و فعلەن لە ئیشەکە وەرگیرام یەکەم ڕۆژ کە داوای نەکردم بۆی بڕۆمە ناو ژوورەکان تەرجەمە بکەم ئەترسان بڕۆم نەمەزانی بە چ شێوازێک خۆم بدزمەوە نەڕۆم لەبەرەوەی زمانەکە هەستمە کرد پەرفێکت نیم لێی دوای هەر خەڵکەکی ئەوێ وتیان تو شرط نییە پەرفێکت بی لە زمانەکە تو بەس تێمان بگەیەنە ئەو کەسە چی ئەوێ یان چی پێویستە چوومە ناوی تقریبا 3 بۆ 4 ساڵ لەو جۆب سنتەرە ئیشم کرد خبرەیەکی زۆرم کۆ کردەوە دوای ئەوە وەکو متەرجم دوای ئەوەی چووم لە منەظەمەیەکی تر ئیشم کرد وەکو ڕاوێژکار بۆ ئەوانەی کە بە ئەڵمانی پێڵێ ئینتگراسیۆن هینتەگروند بەڵین ئەوانی کە پەنابەرن و دێن پێویستیان بە یارمەتیە وانەی کۆچڤەرەکانن بالضبط لەوێ تقریبا هەر 2-3 ساڵێکیش لەوێ ئیشم کرد کۆرۆنا هات بەسەریا وازم هێنا مناڵەکانم گەڕانەوە بۆ مەکتەب لە مەکتەبی مناڵەکانم داوایان کرد من وەکو مامۆستا ئیشکەم لەوێ شەهادەیەکە بۆ بایبی هێنم لە هەمان کاتە ئیشمە کرد لە هەمان کات شەهادەکەم هێنا بۆی بۆم هەبێ ببمە مامۆستا لەوێ ئیشی مامۆستایەتیشم کرد لە دوای ئەوەوە کاتم زۆرتر بوو زۆر لە خستخانەکان و لە دکتۆرەکان و لە مەکتەبەکان داوا ئەکرامەکو متەرجم و منیش ساڵانێک بوو ڕۆشت بوومەنە ئەو عالەمەی کە من چۆن بتوانم ببمە ینی خۆم ببمە کۆچی خۆم چۆن بتوانم لایف ستایلی خۆم بگۆڕم لەم عیادەیە دوای سەتەهای جەلەسات کە من وەکو متەرجم لەوێ بوومە خەڵک ئەهاتن داوایانە کردم کەم یارمەتیان بدەم دوای بۆ جەماعەتی عیادەکە دەرکەوت ئەمە بەس متەرجمە ئیشی چی و داوای یارمەتی چی دوای زانیان کە من چەندێکم خوێندووە و چەندێک ڕۆشتومەتە ناو بابەتەکە و چەندێکیش توانیمە یارمەتی خەڵک بدەم وی بڕیاریاندا من بنێرن بۆ ئەوەی دەروون ناسی بخوێنم بۆی لەوێ من دانیشم و یارمەتیان بدەم یعنی مێز و کورسێکیان داپێم بەڵزەوەکو ئەو مێز و کورسی کە دکتۆرەکە لەوێ هەیبوو بۆی من بتوانم یارمەتی خەڵک بدەم و فعلەن یارمەتی خەڵکێکی زۆرمدا و دوایش گەڕامەوە و لە ئیشەکە بەردەوام بووم لەبەرەوەی شەهادەکەم پێیە و بەس وابزانمیش دیارەکە من لە کۆرسەکانە یان مەسەلەن لەو فیدباکانی کە ئەدرێت چەندێک توانی و مەژیانی خەڵک بگۆڕم لە ئینسانێک بۆ ئینسانێک ینی کۆپێکی تازەی تر بۆ خۆی دروست بکات و ئەشیڵێم فەزڵی من نییە ئەمە لە دوای هیلاکی خۆیان ینی دوای ئەوەی کە خۆیان هەوڵیاندا و ویستیان لەسەر هەبووە تەماەن فەزلی ڕەب العالەمینە هیچ شتێک بۆ من ناگەڕێتەوە من تەنها وەسیلە بوومە ژیانی چەندەها گەنج و هەموو تەمەنێک ئەتانم بڵێم لە خاڵێکەوە لە بۆ خاڵێکی ترت بردیە گەورەترین کەس کە یارمەتیم دابێ پیاوێکی تەمەن 65 ساڵی بوو ماشەڵڵا تقریبا 11 جلسەی لەگەڵم هەبوو لە دوای 11 جلسەکەی تر پێویستی پێم نەما جلساتمان نەمان بەیەکەوە بەڵام ئێستاش لەگەڵ کچەکانی و لەگەڵ خۆیشی دوور بە دوور ئاگامان لە یەکە ئەمە گەورەترین بووە حەز دەکەم دەست بە بابەتەکانمان بکەین تەمام لە ژیان یامڕۆماندا تاوان تەماشا ژیانی خۆمان دەکەین ژیان ڕێیەکی ڕاز نەبوو بەتەنە ئەکید لەو ڕێی ڕاستە کە تۆ بە تەمای بگەیت بە خاڵێک چەندین بربەست دێتە پێشمان لە ژیانمان ئەو بربەستانە لە ژیانمان وامان لێ دەکا نەرێنی بین نێگەتیڤ بین یعنی بێ ئومێد بین لەو شتێک کە بۆی هەوڵ دەدەین
فەوە زۆر جار لە زۆر کەسدا ڕوو دەدات و بە تایبەتیش لە گەنجەکاندا لە تەمەنێکدا ئەو زۆر ڕوو دەدات. من دەمەوێت لێرە لە خاڵی نەرێنی بوون و تۆنێتی چارەسەرکردنی ئەو نەرێنی بوونە بکەین و بگەین بە خاڵێک ببین بە کەسێکی گەشبین کە وەکو بڵێ من دەتوانم هیچ شتێک نامۆستێنە ئیلا رب العالمین نەبێت. کە ئەمە شتێکی زۆر زۆر گەورەیە و هیچ شتێک نادوەستنی، یعنی دەمەوێت لەو خاڵە بگەین بۆ خاڵە. طبعا ئەرێنی بوون و نەرێنی بوون هەر هەبووە، شتێکی تازە نییە. موسمایەتەکان تازە، ناو لێنانەکانی لەوەچێ تازە بێ بۆ هەنێکمان تازە گوێمان لێ بێ، بەڵام مەوزوعی ئەرێنی و نەرێنی و ئیجابی و سەلبی و باش و خراپ تقریبا لە 2004ەوە دەستی پێ کرد. و بۆ ئەوەی تۆ طبعا ئیم یەکەم جاربێ بڵێم من چۆن یعنی چی وام لێ ئەکا بگەم بە ئینسانێکی نەرێنی، ئەنجە دوایی ئەڵێن چی وا ئەکات کە من ئینسانێکی ئەرێنی بم. طبعا تۆ ئەگەر ئینسانێکی ئەرێنی بی ئەگەیتە قاڵبی ئەوە یان ئەگەیتە سەرسەبیلی ئەوە یان ڕێگای ئەوەی کە تۆ ئینسانێکی گەشبین بیت، متفائل بیت. نەرێنی بوون لە ڕێگای فکرەوە دێ کە تۆ نەرێنیت ئەحساسێکت بۆ دروست ئەبێ، یان ئەوە تا تووشی تووڕەبوون ئەبیت، یان تووشی سترێس ئەبیت، تووشی ترس و تەوەتر و قەلق و هەنێک جار فەزاعەکە پێی ئەڵێن فۆبیا، تووشی ئەم حاڵەتانە ئەبیت. باشە ئەم هەستە چۆن دەرئەچێت؟ ئەم هەستە چۆن بۆ من دێت؟ بۆ نمونە لە کاتێکە کە من دەستێک لەو گڵاسە ئەدەم، گڵاسەکە ئەشکەیان ئەو چایە ئەو قاوە گەرمە ئەڕژێ بەسەرما، من تووشی ئەو کاردانەوەیە ئەبم با بڵێن. ئەمە لە ڕێگەی فکرەوە دێ، چونکە ئەو هەستە کە بۆ من دەرئەچێت دەرناچێت ئەگەر بە عەقڵم تێپەڕ نەبێ. و عەقڵیش چیم سەیف کردووە لەوێ، بەرمەجەی چیم کردووە ئەگەر گڵاسێک بڕژێ و بەم شێوەیە چیم لێدێ، چیم پێ ئەڵێ ئەو من ئەوم لێ دەرئەچێت. ڕیاکتی من هەرەوە دەبیستم. بالضبط. کاتە نەرێنی بوون بەرمەجە کراوە و نەرێنی بوونیش نەرێنی بوون بەرمەجە کراوە، ئەرێنیەکەش تۆ ئەتوانیت بەرمەجەی خۆت بکەی لەسەری. طبعا زانایان ئەڵێن چی؟ ئەڵێن بۆ ئەوەی تۆ بتوانیت لە عادەتێک با بڵێن عادەتێکی نەرێنی بگۆڕیت بۆ عادەتێکی ئەرێنی، پێویستت بکاتە مێشکمان پێویستی بکاتە، چونکە هەر کاتێکیش کە ئەم گڵاسە ڕژارەت فعلی بۆ دەرچوو لە یەکەم جارەوە نەبوو، مناڵێک بێنە 7 جار با ئەو گڵاسێکی ئاو بڕژێنێ و تۆش هاوار بکە و تووڕە بەلەی جوێنی پێ بدە. مەسەلەن لە دوای ئەو 7 جارە لە هەر شوێنێکی دنیا گڵاسێکی ئاو ببینێ ئەڕژێ هەمان ڕەتفعلی دایکی بۆ دروستە بێتەوە. کاتە من 7 جاریان 19 جاریان 40 جارم پێویستە بۆی عادەتێک تیاما دروست بێ، بۆی حاڵەتێکیان هەستێک تیاما دروست بێ. فزۆر ئاسانە. تۆ ئینسانێکی نەرێنیت، تۆ ئینسانێکیت بەگەرما عصبی ئەبیت، تووڕە ئەبیت، تۆ ئینسانێکیت ئەڕۆیتە سەر جاددا ئەبینی جادۆبان قڵەباڵغە جادۆبان تووڕەیە، جوێن بە وڵاتە دەی، بە شارە دەی، بە خەڵکە دەی، بە خۆتە دەی. کەواتە تۆ ئێستا من ئەزانم خۆمان باش زانین هەرێک لە ئێمە کێ نەرێنیە کێ ئەرێنیە. ئۆکەی؟ کاتم پێویستم بە چی بکەم؟ پێویستم بۆی بەڕمەجەی عەقڵم بکەم لەسەر ئەوەی کە ئەم کارانە کە ڕوو ئەدەن ئەتوانێت کاردانەوەکەی قەیچێکە چۆکەی. بەڵزەبتوکە ئەوە بیری لێ بکەرەوە کە تۆ کەسێکی ئەجنەبیت، کەسێکی ئەجنەبیت و هاتوویتە ئێرە لە کوردستانی، لە ئەڵمانیەوە هاتووی، تۆ لە جادەکانی هەولێرە لە جادەکانی کوردستانە ئەڕۆی ئەبینی یەکێک لەو لاوەدی، یەکێک لەو لاوەدی و تۆش ئەڵمانیت، لەناو سیارەکەڵی فەس ئەستاس ئەمە چییە؟ ئەم خەڵکە چۆن ئەوها چوونەتە ناوێک سیر ئەمە لەوێوە دێ بۆ ئەوێ. بەو چاوە سەیریکە کە تۆ غەریبیت، چونکە ئەگەر تۆ بە چاوی غەریبەوە سەیری شتێک بکەیت تووڕە نابیت. بەڵام ئەگەر بە چاوێکەوە سەیریت کرد ئەوە هی منە، چۆن من لەم شوێنم، کاتە تۆ تووشی نەرفەزە و تووشی تووڕەبوون ئەبیت. تۆ ئەتوانیت تدریبی عقلت بکەیت ئیتر بەو 7 جارەیان بەو 19 جارە ئەتوانیت ئەو ڕاهێنانە لەگەڵ مێشکت بکەیت کە ئەگەر بۆ نمونە فلان کەس یان فلان مدیر هات قسەی لەگەڵ کردم یان لێم تووڕە بوو، من تووڕە نابم. وەرە خۆی گەورە نعمەتی خەیاڵی داوە پێمان، ئەم نعمەتی خەیاڵە وەرە بۆ ماوەی 7 ڕۆژ 7 جار کاکە 19 جار ئەو سیناریۆیە دروستکە و ئیسپاتیەکە بۆت کاکە من نا هی قسەکانی من بس بە قسە وەرگرە، وەرە ئیسپاتیکە
وەرە تۆ ئیسپاتکە کە قسەی من غەڵەتە یان ئیسپاتیکە کە قسەکەم ڕاستە وەرە تاقی بکەرەوە کە تاقیەکەیتەوە التجربة خير برهان وەرە تاقی بکەرەوە اینجا دوای بۆ دەرەکەوێ ئایا ئەم قسەی ڕاستە یان نا بەس تەنها پێویستت بە ڕاهێنانە لە نەرێنی بوون بۆ ئەرێنی بوون باشە من چۆن ئینسانێکی متەفائل بم ئەوە زۆر طبعاً ئێمە نفسی ئەمارە بسوءمان هەیە و نفسی مطمئنەمان هەیە و نفسی لەوامەشمان هەیە کە نفسی ئەمارە بسوء لە چیرۆکی سیدنا یوسف هەیە هەممان نەتوانین بزانین کەوتی لأن النفس أمارة بالسوء ئەمە هەممان ئەزانین نفسی لەوامە ئەوەیە کە وابزانم زۆربەی هەرە زۆری گەنجەکانمان هەیەە لۆمەی خۆیان ئەکەن 24 ساعت من نەمتوانی وەکو فلان کەس بم من ئەها فلان کەس گەشتە کوێ من نەگەشتمە ئەوێ ئەها فلان کەس مناڵی بوو من هێشتا نەم فلان کەس مێردی کرد فلان کەس ماڵی دروست کرد شەهادات نفسی لەوامە دائیمەن بۆ چی زاڵە بۆ مادیات بۆ شەهەوات شتی مادە کە تۆ بەدەستی ناهێنی و طبعاً ئەمە دوایی شتی تری لێ ئەکەوێتەوە حەسادەتی لێ ئەکەوێتەوە ئەمانەشی هەموو لێ دروست ئەبێ ینی لێ ئەکەوێتەوە ئەبێ نفسی مطمئنت هەبێ یعنی چی نفسی مطمئنە نفسی مطمئن ئەو نفسەیە کە لە حاڵەتی فەڕەحایە نەک سەعادە فەڕەح یعنی چی سەعادە من کە شتێکی خۆشە خۆمەوە هەست بە سەعادەت ئەەکەم لەبەرەوەی شتە خۆشەکە ئەو سەعادەی دامن بۆ نمونە بانکهێشتی ئەم پۆدکاستە کراوم ئەمە حاڵەتی سەعادەیە بەڵام حاڵەتی فەڕاح کە یەکێک لە دەرگامەدا ئەڵێ سیارەکەت لە پێش دەرگاکە ڕاگرتە و لۆریەک هات یەک لای سیارەکەی لەگەڵ خۆی برد لیرە من ئەگەر ئینسانێکی نفسی لەوامە و نفسی ئەمارە بسوء زاڵەت یامە دائنیشم چیەکەم تەنەمڕ ئەەکەم دائنیشم تووڕە ئەبم هاوارەکەم دیسان من شەنسم نییە بۆ بەس من چۆن و چاوم لەسەرە ئیتر دێم ئەو قسانە ئەەکەم بەڵام ئەوەی نفسی مطمئنە زاڵە بەسەریە چی ئەڵێ ئینا لله وئینا ئیلەیهی راجعون ئەمە یعنی چی ئەمە تۆ تەکبیری ئەڵڵاه ئەکەیت بەسەر سیارەیەک کە تۆ هەتە یعنی خوا زۆر لەوە گەورەترە کە من بۆ سیارەیەک شتێکی مادیە تەنگ بێ شتێکی مادیە لێرە من ئەڵێم چی ئەڵێم یەڵڵا المهم من سەلامەتم المهم ئەو کەسی کە لێی داوە شتێکی لێ نەهاتووە ئیتر هاڵێم بالحديد ولا لە ئاسن و لە ئەو شتانە بێ بەڵام لە بەشەر نەبێ جەسەد نەبیتن ئیتر ئەمە من نفسی مطمئنە زاڵە ئەو دایکی کە دێنەڵی کوڕەکەت سیارە لێیدا کوڕەکەت مرد کوڕەکەت نەخۆش کەوت ڕاستە من ناڵم پێت ناخۆش نەبێ ناڵم تووشی سەڵمەمە بە ناڵم مەگیرە بەڵام ستڵ تۆ ئەڵمانەکان ئەڵێن شتابیلی یعنی تۆ وەکو میزانێک بەرز و نزم نابیت تۆ باڵانست دروست کردووە ئەمە نفسی مطمئنە گەشتی بە نفسی مطمئنە تۆ کەسێکی متفائلی تفاعلوا بالخير تجدوه كيش دائما متفائلة أوي ظني حسني هي برب العالمين صحيح أوكي تو كظني سوء تهبو قاعدة تو بخوا ظني سوء تهبو يعني وازين بشرشتكي باشد بوكا قاعدة تو لا دعاء رب العالمين إن شاء الله جل فليظن بي ما يشاء يعني كيف فليظن بي ما يشاء يعني كارتكي داوت دستي تو بيتالي شي ظنك هي لسر من بيكا چونکە ئەوت دەسەکەوێت دوایی ظنی خراپت هەیە تووشی ئەو ظن خراپانە ئەبیتەوە شتە خراپەکان ئەبیتەوە بەڵام کە ظنی حەسەنت هەیە کاتە تووشی مەواقف و شتی حەسەن ئەبیت بەڕەئی من زەحمەت نییە بۆ ئەوی تۆ ئینسانێکی ئەرێنی بیت یا ئینسانێکی متەفائل بیت تەنها ڕاهێنانی ئەوێ و ڕاوەستلەوەی بڵێ چۆن ڕاوەستلەوەی دائیمەن بڵێ بە ئەم ئەڵی چۆن بگەم بەوەی کە ئەمەوێ بە ئەم ئەڵی ئەی چۆن گەشتی بەوەی کە ئەتەوێ ئەگەی بۆ ئەو چۆن گەشتی بەوەی کە ئەو چۆن ئەوەکەی تر چۆن گەشت بەوەی کە واز لە پرسیار بهێنێ یەک جار پرسیارت کرد کافیە ئێستا کاتی ئەوە هاتووە دەست پێ بکەیت تەمرین ڕاهێنان بابەتی ڕوودا و ناخۆشی و کارەسات کە بەسەرمان دێ ئێمە زۆر بێزارەکان لەو بابەتانە کە ڕووداوێکمان دێتە سەر ئێمە ڕازی بین بە قەدەری خوددا یعنی خوای پەروەردگار ئەوەی بۆ ئێمە داناوە
ليرة توجتنا موضوعي قدروا خوي بالضبط. قورة ديناوا بالضبط. طبعا دوشت هي يكيك الله المؤمن مبتلى يكيكي تر الله همو أوشتانيكي إمرو برومان أبيتو قدريك ونسراوا رداوا ناخوشا كان ببي أوي من هيج بلام خواجيان هرچون بمنالا كانم فير بو نهر لين خواجيان كأفرمي الله تشي الله وإذا أصابكم مصيبة فبما كسبت أيديكم يعني أو كافية بويتو السطع يكي جارة كان بير لو بكيتوا كهرشتكي ناخوش روبرود أبيتو لدستي خوتا قورترين منادات يعني مناجاة يعني أو دعايي كا پیغمبر یونس کردی لکاتێکە کە لە مەزەقێکا بوو لەناو گەورەترین پێداویستی بوو کەوتی چی یەکسەر وتی لا إله إلا الله سبحانك إني كنت من الظالمين يكسر جيبو يكسر فرجي بو هات كواتا من كتوشي روداو كان أبم زين شونا إما أوها بير لخوي قورا أكينوا كبالضبط أويا أو لسر كرسيك دانشتوا قلميكي بدا السوية الله عبد الله من أبي يستا عبد الله توشي ابتلائك ناخوش بكم نور من نور محفوظة كم لهم لا أنا كان محفوظية كم أبيت أي شون ناوي اسم الله العادلة أي شون إما الله نخوي قورا حقانية أي شون إما منالي أمين من دايكم كاكا من سيم نالم هيا معقولة من قورا كم هموش تباشا كان يدمي وبتشوكا كش بيبش كم طبعا عدالة لو شني كواتا معقولني من بلا مشتكان نسراونا توا بو أبيشتكان نسراو يعني شون نسراو توا أما للايني أويك اشتكان نسراونا تو لايني للايكي تروا كبماني باسي ابتلاء بكين باشا خو من كروشت مع ألمانيا بو أوي بخوينين ومن للايكي ترئيش مكرت وللايكي ترشتي زور باش من بيني طبعا لناو كوانيك شوالي مشتي زور ناخوشيش من بيني أي أماش بلاء نية أكيد بلاء بس ناخوشية بلاء خوشيشة خوي قبرك باسي ابتلاءك باسي بلائي حسنك وباسي بلائي سوء أكات فمن بلي مبتلام بشتي خراب ومبتلام بشتي باش بلام من شون ماملي لقل أكم أقدار بلي نسراوتوا يعني چي أقدار نسراوتوا يعني نسراوتوا يقدو سي أجر نور كردي روبروي قدريكي خرابة بيتوا طبعا لسر جادلة بيجدو سيارة كم راقرتوا أجري أوهي أوي كدي أي درشي وريجايني لين بدات أجري شي أوهي أوي كأي راس برواهر لين بدات كريجام قرتوا كواتا أو هنجاواني من قدرم دروس أكا كتاب هيا وآياتي وأحاديثي وبرو كتبي مترجم هيا الله دعاء يغير الأقدار أي شون دعاء قدر أقوري أجر قدر نسراوته وبوتني دسكاريكي أم دو شون يكا قرنوا وايا كواتا مادام دعاء قدر أقوري كواتا من أتوانم قدرم بقورم شون أول سوكو تخرابيكي أي كم من أجيني السجن ومن أجيني كسيكي بيئيش من أجيني كسي كواتا من قدري خرابم ببي أو هنگاوانا بوك بي هلصام بوي بيويستم بوي هنگاوا كانم بقورم بوي قدريكي باش دروسكم بوي قدركم چي ليكم بيقورم بوي أجر من بما نمونيك بهين ما ولا سر نمونيكي بسيط بدي تلزو ناش مناي بوي كاتكنا روات روداوك بس بهوي أويكا يقين وإيمان توزك بيركردنا وكانم بو لحظيك قوريم يكسر توشي فرج أبي فرجت بودي أصغر جبي لوشت يكسر أماش چي بي ألين أما ناويكي بي ألين براسي حتى لديني شا ناويكي بي ألين بوم نايستناوك مهم نية دعائي خيالي بي ألين دعائي أو إيشا باشاني كتو كردوتا شون سي بني إسرائيل أبن سي نفر أبن لكاتي روشتن يانا بارانيكي زور دي لناو غاريكا جيدا خون باشا أشناو غاركو لبروي بارانك الزورة بردك دي بري أو غارة أقريت وناتوانن برونا دروا قراري چي أدن أو سيكسا قراري أو أدن كدانشن خيال بوشت باشان بكن ككردو يانا في سبيل الله
باشە من یارمەتی تۆ ئەدەم ئیشێکی باش ئەەکەم من معلومەیەکی باش ئەدەم بە کەسێکی تر ئیشێکی باش ئەەکەم من دەستی فلان کەس ئەگرم بۆ ئەوی لەو جادەیە بپەڕێتەوە واکرد ئەمە ئیشە باشەکانە کە تۆ ئەیکی هیچ شتێکی تری بەدواوە نییە یعنی شتێک کە من استفادەی لێ بکەم بەڵام سوودیش ئەگەیەنم هەر یەک لە ئەو کەسانە دەستیان کرد بەوەی بیر لەوە بکەنەوە خەیاڵ بۆ بکەن خوایە گەنەها ئێمە فلان ئیشمان کرد بەس لەبەر خاتری تۆ ئێمە فلان ئیشمان کرد بەس لەبەرەوەی ئێمە بتوانین یارمەتی بە شەریکی سەر ئەم عەرزە بدەین و هاکەدا ئەمە وای کرد سبر ئەم بەردا جوڵا هەتا توانیان لە غارەکە دەرچن کەواتە هەنێک جار دوعا خۆی دوعا عیبادەتە دوعا يعني عیبادەت و نوێژی ئێمە دوعایە ئێمە کە نوێژەکەین بە درێژایی کات و دوعا ئەکەیت ئەمە نمونەیەک کە ئەگەر بمەوێ بهێنمەوە نمونەکەی خۆم ئێمە لە وڵاتێکی تر ئەگەڕاینەوە بە سیارە ڕۆشت بووین من و هاوسەرەکەم خەومانە هات و ئەشماویست بۆ ئێواران لە ماڵ بین وەرە تۆ لێ خوڕە ناوەڵا منیش خەوم دێت دیڵە تۆ لێ خوڕە ئیتر ڕۆی وتی ڕێگاکەم ئەگۆڕم لەوەی کە لەسەر ئەوتۆبان بم ینی لەسەر ڕێگای خارجی بم ئەچمە سەر ناو گوندەکان قەڵەباڵغ نییە و عادی ئەگەر تۆزێکیش خەوت لێ بکەی و سیارە لێ خوڕ خۆی غەڵەتە بەڵام لە ناو گوندەکانە کە ئەڕۆشتین هینێکمان بینی باخێکمە ئەوکو باخوا بوو ینی هینێکی گەورەی گوڵی سووری تیا بوو باخێکی گەورە ئەحمەدوتی نور دانابەزی لێرە شوێنەکە زۆر خۆش و ڕسم بگرین و ئەوانە منیش وتم ناوەڵا تاقەتم نییە من حەزم لێ زوو بگەمە ماڵ وتی وەڵا من دابەزم من ئەمەوەی سراحەت کەم خەوم دێ من دابەزم باشە وتم ئۆکەی منیش دابەزم مناڵەکان وتیان ئێمە دانابەزین ئۆکەی مناڵەکان دانابەزن دەرگای سیارەکەی قفڵ کرد بەڵام کە مناڵەکان وتیان دانابەزین سیارەکەی سویچەکەی لەناو سیارەکە بەجێهێشت من دابەزیم ئەو دابەزی یەک مناڵەکان لە دوای یەک دابەزین بەڵام دەرگای سیارەکە کراوە بوو جەماعەتێک لەولاوە هاتن وتیان جەماعەت ئێوە دەرگای سیارەکەتان کراوەیە بەبێ ئەوەی ئێمە هەر بزانین چیان وتم یەکێک لە مناڵەکان ڕای کرد چوو دەرگاکەی محفەزە لەناو سیارەیە جەنتا لەناو سیارەیە مۆبایل لەناو سیارەیە ئیتر سویچەکەشی تایە ناتوانی دەرگاکە بکەیتەوە تەلەفۆنات ئەملا بۆ ئەولا پۆلیس هات وتی ئیشی من نییە من ناتوانم یارمەتیتان دەم تەلەفۆنکەن بۆی بێ سیارەکەتان ببە و بۆتانەکەنەوە دوایی یعنی تۆ بێ شەو لەو شوێنە بمێنیتەوە گوندێکی بچووکە سەروپێشی دیار نییە نازانیت ینی ئۆکەی ئوتێلی هەیە نییە بۆ لەحظەیەک پێ ئەکەنین بە وەزعەکە ها پێکەنینت دێ معقولە یعنی خلاص سیارەیش ناکە ئێمە لێرە ئەبین کە پۆلیسەکان هاتن هەنێک ئەدەوشتیان پێ بوو ئیتر هەڵیاندا نەیانتوانین دەرگاکە بکەنەوە بەڕاستی هەڵیاندا پەنجەرەکە بهێنە خوارەوە ئەوەندە پەنجەرەکە هاتە خوارەوە بەس لەبەرەوەی زۆر بەڕێز بوون ئیتر بە هەموو شێوازێک هەڵیاندا بگەن بۆ سویچە دار ئەمەنە دارمان بڕیەوە لەو دارستانە داری باریک داریانە هێنە ئەیان بڕی پاکیانە کرد بۆی بچێتەوە ناو سیارەکە بەس دارەکە بگا بە دوگمەی ئەوەی کە دەرگاکان بکرێتەوە نەشراوە بەڵام نەکراوە هەوڵێکی زۆر ئەتوانم بڵێم سەعات بۆ 2 سەعات خەریکی بووین مناڵەکان یاریەکەن عادی ئەو دێ ئەو ئەڕوا ئیتر کە زانیم ئەمەل نییە تەلەفۆنێکیان بۆ هات وتیان ئەبێ بێن ئیشمان هەیە لە فلان شوێن ئەوانی شتیان وڵای جەماعەت زۆر هەوڵماندا و ئیستفادەی نییە و تەلەفۆنکەن با سیارێک بێ سیارەکەتان ببە منیش ڕۆشتم لە سەری جادەکە دانیشتم هەر لەسەر خۆڵەکە ئاها دانیشتم سەیرێکم کرد ئاها یەکسەر ئەو هینم بۆ هات وتم یا حەی و یا قەیوم برحمتك أستغيث أصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة عين نامەوێ بە هیچ شێوەیەک وام لێ بکەیت تیکال بکەم لەسەر خۆم چونکە هەموو هەوڵەکانماندا نەکرا و بەڕاستی من ئەمەوێ بگەمە ماڵ و مناڵەکانم و بڕۆمە ئوتێلیش من جەنتاکانم هەر لەناو سیارەکەیە واللهی سوێن ئەخۆم لەحظەی نەخایاند ئەو پۆلیسە وتی ئەمە ئاخیر جارمە هەوڵەدەم تاوا یعنی وتی ئاخیر بڕیە یعنی ئاخیر هەوڵمە دارەکەی کردە ژوورەوە یەکسەر یعنی ئەتوتێکێک لە ژوورەوە پاڵیەدا بۆ دوگمەی بۆی بکرێتەوە
یەکسەر هەموو دەرگاکان کرایەوە. ئیمانت بەچی هەبێ ئەوە ئەبێ. ئیمانت بەوەیە کە خوای گەورە دائیمەن و ئەبەدەن لەگەڵتایە و دەستەگرێ و خۆشتی ئەوێ، نەڕقی لێتە، نەدوژمنتە، نەتاقیت ئەکاتەوە، نە، دائیمەن لەگەڵتایە کە ئەو یەقین و ئیمانت بوو دروست بوو، واللهی لە مەئزەقیش بی دەرەچی. بالضبط. ئەمما مستەجیان حەز دەکەم بچینە سەر بابەتێکی گەنجانە. باشە؟ ئەمە زۆر زار بۆ نمونە هەوڵ دەدەین لە بۆ شتانێک کە حەزمان پێێتی دەمانەوێت بگەین بە ئامانجێکی گەورە لە ژیانی خۆمان و ئامانجە بۆ ئامانجە گەورەیە لە ژیانی هەر کەسەمان، هەرێکە بە شێوازی ژیانی ستایل خۆی. لە بیدایەتەوە لە سەرەتاوە حەز دەکەم بۆی دەست پێ بکەین چۆنیەتی گەیشتن بە ئامانجەکانمان. ئەوە لەلایەک. باشە؟ لەلایەکی تر تەماشای هەندێک کەس دەکەی تەمەڵی دەکەن لە هەندێک شت، یعنی غەمی هەندێک شتیان نییە هەتا بگەن بەو ئاستە کاوان هیوای بۆ دەخوازن بە ئەسڵەن بەو شێوازە بەردەوام بن ناتوانن بگەن بەو شتە. قاعدەی ژیانە، ینی لە هەمان ستایلی خۆت بی بێگومان ناگەیت بۆ شتە. لەسەر ئەویشانەوە حەسود و حەسادەتیان لەسەر هەندێک کەس و لایەن هەیە، ئەو سێ نوقاتە پەیوەندیان بەیەکەوە هەیە، ینی گەنجێک بتوانێت بگات بە گۆڵێکی خۆی، بگات بە ئامانجێکی خۆی، بەڵام لە هەمان کاتدا لەوانەیە تەمەڵی بکات لەو شتە و حەسادەتی هەبی بەرامبەر چەند کەسێک ئەوە چۆنایە. طبعا ئامانج هەدەف ئەبێ گەنجەکان بزات ئەبێ بزانن فەرقی هەیە لەگەڵ پەیام. پەیام بەخشینە، ئامانج وەرگرتنە. مەسەلەن با من نمونەیەک لەسەر خۆم بهێنمەوە بۆی شتەکە ئاسانتر بگات. من پەیامی من بەخشینی بۆ نمونە زانیاریە، بۆی دەستی تۆ بگرم لەو شوێنی خۆت بجوڵی، یعنی بەبێ ئەوەی بغض النظر ئەوەی کە تۆ تایای چییە حاڵەتەکەت، گرنگ ئەوەیە من قسەی باشەکەم بۆی تۆ بجوڵی. بەرامبەر ئەوە هەدەفی من ئەوەیە من بۆ نمونە لە جاتی ئەوەی لە پشتی شاشەیەکەوە دائیمەن قسە بکەم، من ترینینگم هەبێ، پەیامەکەم معلوماتە گەینم، بەڵام بالمقابل کە ترینینگێکم حتمما مقابلی هەیە، بۆیە من شتێکی شوەرەگرم کەواتە ئامانجەکەم گەورەکردنی بۆ نمونە با بڵین ئەو دەخلی مادی کە بۆم دێت. پەیامەکەم دیارە واضحە، من ئەمەوێ استفادە بگەینم بۆ نمونە بە مەجموعەیەکی گەنجیان مەجموعەیەک بەشەر لەسەر مارزە. ئۆکەی؟ فەتۆ هەشتێکم بەبیر هاتەوە لە بەرنامەیەک کابرایەکیان قسەیان لەگەڵ مقابلەی لەگەڵ کابرایەکەکەن، پێڵێڵی ئامانجت چییە؟ ئامانجەکانت چین؟ ئەمیش ئاها کاڵێ حەزم لێیە ژن بهێنم، حەزم لێیە مناڵم هەبێ، حەزم لێیە ماڵم هەبێ، زۆر باشێنێت، حەزم لێیە ئیشم هەبێ. موزیعەکەش پێڵێڵێ ئەمانە حەقێکن لە حقوقی تۆ، من ئەڵێم ئامانجت چییە؟ کەواتە نەزەواج و نە مناڵهێنان و نە ماڵت هەبێ و نە پارەت هەبێ، ئەمانە ئامانج نین، ئەمانە حەقی تۆن، حەقێکە کە تۆ ئەبێ هەدبێ. بەڵام بەچی دێت؟ بەوەی کە من ئەزانم پەیامم چییە، من ئەزانم کە ئۆکەی من گەشتم بەمە، ئەی من چی ئەدەم؟ کێن ئەوانی تووشی مەلەل ئەبن، کێن ئەوانی کە تووشی تەمەڵی و بێتاقەتی ئەبن، تااقەتیان نیە لە شوێنی خۆیان بجوڵێنەوە، یان بێزارن دایم تووشی هەستەکەی کەسەلە، تەمەڵە تااقەتی نییە. کێن؟ ئەو کەسانی کە بەس چاوەڕێکن وەربگرن، ئێ من ئیش بکەم، من ئەمەی بڕۆم لە فلان شەریکە ئیش بکەم، ئەوە من ئەمەوێت بۆ نمونە کوڕێکی زۆر باش بێتە داوام، زەواجی لەگەڵ بکەم، دەوڵەمەند بێت، جوان بێت، سیارەی هەبێت، ماڵی هەبێت، ئاڵتونم بۆ بکە، ئەمە هەمووی وەرگرتنە. من کچێکی ئەوهام ئەوێ، من ئیشەکەم ئەوها ئەمەوێ، من ئەمەوێ کچم هەبێ، کوڕم هەبێ، من ئەمەوێ مناڵەکانم زۆر مؤدەب بن. ئۆکەی؟ ئەمە هەمووی من ئەمەوێ. ئەی تو چی ئەدەی؟ ئەی بوو ئیسفادی تو چی لەسەر ئەم عەرزە؟ کەواتە ئەبێ دیاری بکەیت من چیم ئەوێ
بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەمەوێت توانم چی بدەم چونکە ئەبێ زۆرترین شت بدەی لەوەی کە وەربگری ڕێژەکە زۆر زیاتر بالضبط. بۆ نمونە من کەسێکم تۆ عمل ئەلوان ئەزانی چییە؟ ئەمەل ئەلوان ئەوانەی کە ڕەنگاوڕنگ نابینن زانیم ڕەنگکوێری پێڵێن ئەمە کەسێک ئەبینم ڕەنگ کوێرە منەچم عینەکێکی بۆ ئەهێنم ڕەنگ ببینێت لێرە دانیشتۆ عینەکەکە ئەکەمە چاوی ڕەتفعلی ئەو کەسە چۆنە بێ هەموو ژیانی لەگەڵ کەواتە ئەمە وا ئەکات قەت تۆ تووشی مەلەل نەبیت لە ژیان بەخشینێک کە کاردانەوەی بەرامبەرەکە زۆر لەوە گەورەتر بوو کە من چاوەڕێم ئەکریان متوەقع بوو کەواتە ئەو کات ئەتوانی بڵی تۆ قەت تووشی مەلەل و بێتاقەتی نابیت لەو ڕێگەیە قەت بۆ نمونە تۆ کەسێکی سەرجا سوالکەرێک طبعاً من لەگەڵ ئەوە نیم سوالکەر پارۆشتی بدرێتێ کەسێکی فەقیر با بڵێن مستحق بێت دائما يعني متوقع کە ئەو کارتۆنێک خواردنی بۆ بێت هەنێ جلی مستعملی بۆ بێ لەوە چی چەند هەزارێک پارەی بۆ بێت بەڵام متوقع ناکە بە یەک جار من بۆ نمونە $30,000 بدەمێ خەمە ناو زەرفێک وەڕۆمەی دەمێ 3 دەفتەر دەرەش سەیری ڕەتفعلی ئەو ئینسانە بکە چی لێ دێ ئەوە عەتاءە ئەوە بەخشینە ئەبێ بەخشینەکانت زۆر لەوەی کە تۆ ئەتەوێ وەرگرتن بێت اینجا ئەمە چی ئەگرێتە خۆی ئەمە شکر ئەگرێتە خۆی ئەمە سوپاس گوزاری سوپاس و پێزانین شکر و ئیمتینان لئن شەکەرتم لەئەزیدەنەکم چۆن زیادت ئەکا کاتێک کە من سوپاسی ڕەتفعلی ئەو کابرایە ئەەکەم واگەن زۆر سوپاس لەبەرەوەی تۆ شکرن یا الله لەبەر ئەوەی تۆ ئەم نەعمەتت دامن منت بەشایەنی ئەوە زانی کە من ئەو خۆشی بخەمە دڵی ئەو کەسە پێغەمبەر صلی الله عليه وسلم چیەکە ئەم بەیانیانێکە لە خاڵنسە ئێوە چی بڵێن اللهم ما أصبح بي من نعمة أو بأحد من خلقك فمنك وحدك لا شريك لك لك الحمد ولك الشكر لسر چی لسر نعمتك هي منية أي بو سپاس گوزار بم لەبەر ئەوەی من کە سوپاسی نعمەتی بەرامبەرەکەم ئەەکەم سوپاسی خواکەم لەسەر ئەو نعمەتە چی دێت بۆ من دێت هەمان نعمەت ڕوو لە منیش ئەکات بۆیە ئەمە وام لێ ئەکا لە چی دوور ببمەوە لە حەسادەت دوور ببمەوە چونکە حەسادەت دوو نەوعی هەیە حەسادەتی باشە و حەسادەتی خراپ هەیە حەسادەتی باش ئەوەیە کە من ئەبینم عەبدوڵڵا گەشتووە ماشاء الله ئیشەکە ئەخوێنێت معروفە نیەتێکی باشی هەیە ئینسانێکی مؤدەبە ئینسانێکی خەلوقە کەواتە لێرەوەڵێم چی بکەم بۆی من وەک عەبدوڵڵا بم بەڵام لە ژوورەوە ئەو حەسادەت و غل و حقدەم نییە بڵێم ئینشاء الله ئەوەی تایەتی لێ تێکەچێ تەواو بە نیەتێکی باش لەگەڵم دەبێت کەواتە من ئەتوانم حەسوود بم بزانم ئەو چۆن گەشت بەوەی کە ئەیەوێ ئسئەلوا ئەهلە الذکر من ئەچم لە ئەو ئەپرسم ئەو ئەهلی ذکرە لەو بابەتە حەزم لێیەتی ئەو ڕێگەیم خۆشەوێ ئەڕۆم پێڵێم ئەڵم کاک عەبدوڵڵا من ئەبینم تۆ ئینسانێکی سەرکەوتووی گەشتووی بارە من زۆر حەزم لەو ئیشەیە کە تۆ ئەیکەی من چی بکەم بۆی بگەمە ئەو ئیشە هیچ ڕێگایەک ئەناسیت ئەمە حەسادەتی باشی بڵام حەسادەتێکی تر من کە لە ژوورەوە من حەزم لە زەوالی نەعمەی تۆ بێ واتە من حەزم لێ بێت تۆ ئەو نەعمەیە کە هەتا لەناو بچێت نعمەتی تۆ بێت لەلای تۆ نەمێنێ بێت بۆمە اینجا ئەگەر تۆ گەیشتویتە ئەو ئاستەی لەگەڵ کەسێکا دانیشتیت لە شوێنێکا بوویت لەناو عائیلەیەکا بوویت هەستت کرد حەسوودیان پێت برد لەناو دوو کەوانە ئەیڵێم چاویان لێتدا هەستت کرد چاویان لەسرت بوو یەکسەر هاتیەوە بۆمان خۆت بشۆ یەکسەر خۆت بشۆ دەست نوێژ بگرە دوای ئەوە کەیفی خۆتە چیەکەی نوێژەکەی قورئانە خوێنی ئەوە تیو یعنی بەس یەکسەر خۆت بشۆ ناچمە ناو مۆزوعی چاو نەفەسەوە لە دوای حەسادەت بابەتی چیت لێ ئەکا پاشنت بۆ دروست ئەکا من تەرجەمەی کوردیەکەی ئەەکەم مەراقم ئەداتێ یعنی تۆ هاڵێ حەزێکت بۆ دروستە بێڵێ ئیلا من ئەمەوێ ئەو شتە دروست بکەم
شاء الله توانیم جوابی پرسیارەکەم بدەمەوە. ئەمە ڕێی منە. دەست خۆشی مامۆستاجان. ئەوان مامۆستاجان خۆشەویستی دەربڕینی خۆشەویستی لە بۆ بەرامبەر بابەتێکی زۆر زۆر گرنگە. جار وایە ینی ئەمە فکر لەوە دەکەینەوە لۆ نمونە شتێکی بەسیط پێت بڵێم لۆ نمونە من خۆشەویستی لە بۆ برایەکی خۆم دەردەبڕم بەڵام ئەو خۆشەویستی لە بۆ من دەرنابڕێت ئەوە لەلایەکەوە لە ڕووی خێزانیەوە لایەنی تریشمان هەیە تەمان خۆشەویستی دەربڕین مانای خۆشەویستی دەمەوێت لە زاری زەناوتەوە بزانین. طبعا خۆی عکسەکەی ڕقا مەزەوت ئۆکەی خۆشەویستی ئەبێت چیم بداتێ من کە خۆشەویستی ئەبەخشم چی وەرەگرم تۆ ئەگەر بەبێ شەرت خۆشەویستی دا کاتە تۆ ئەحساسێکی خۆشت هەیە طبعا لەو خاڵە یەک کەس هەیە باوەڕم وابی لەو ژیانە بۆ نەوە بێ شەرت و شروط ئەو خۆشەویستە ببەخشی دایکە بەس وایە خۆی وایە بەڵام ڕەب العالەمینیش هەمومانی بەبێ شەرت خۆشەوێ حتا ئەو شتانەی کە داوای ئەکا لێمان ئەوەی کە ئەڵێ تۆ نوێژ بۆ خوا ئەکەی تۆ ڕۆژوو بۆ خوا ئەگری بەڵام خۆی وان نییە هیچ عیبادەتێک لە عیبادەتەکان بۆ خوای گەورە نیە حەج نەبێ هیچ عیبادەتێک لە عیبادەتەکان نوێژە ڕۆژووە ئەمانە بۆ ئەو نییە بۆ تۆیە بۆیە ئیسلام یعنی سەلام یعنی من هەست بە سەلام بکەم هەست بە خۆشەویستی بکەم سەلام ئەبێ هەست بە خۆشەویستی بکەی کە هەست بە خۆشەویستی ئەەکەم بەرامبەر بە هاوڕێیەکەم بەرامبەر بە برادێکم بەرامبەر بە مێردەکەم بەرامبەر بە مناڵەکەم یان بەرامبەر بە خۆشکەکەم کە من خۆشەویستی ئەبەخشم ئەبێ دڵنیابم من شتێک وەرەگرم چی وەرەگری تۆ جوانترین و پاکترین وزە وەرەگری حساسێکی خۆشت ئەداتێ بەڵام ئەگەر تۆڵی من خۆشەویستی ئەبەخشم مەسەلەن لە یەکێک لە جەلسەکانمانە مەسەلەن ئەڵێ نورخان من مێردەکەم زۆر خۆشەوێ بەڵام زۆر لێیە ترسم ئەمە نەقیضی یەکە ئەم دووە دژی یەکن خۆشەویستی لەگەڵ ترس یەک ناگرێتەوە ئەوە پێی ناڵێن خۆشەویستی ئەوەی کە تۆتیایە پێیوەستبوونی پێی ئەڵێ پێویستت پێیەتی بۆ نمونە شتێک دەداتێ پارەیە ماڵە شوێنە ئیت نازانم شتێک دەداتێ تۆ ئەوەی کە تۆ ئیدێتی ناوت لێ ناوە خۆشەویستی بەڵام خۆی خۆشەویستی نییە بۆیە کە کەسێکت خۆشویست وزەیەکی خۆشت هەیە بەڵام کە خۆشت ویست و چاوەڕێی بووی بداتەوە وڵا بەس من پێڵم بەیانی باش وڵا بەس من ماچیەکەم وڵا بەس من هەدیەی ئەدەمێ وڵا مادام چاوەڕێت کرد کاتە ئەوەی کە تۆش داد خۆشەویستی نەبوو مەسلحەت بوو فخۆشەویستی قەت لەگەڵ مەسلحەتێک ناگرێتەوە بزەبتۆک و ئەوەیە کە دایکێک باوش لە مناڵەکەی ئەکا لەگەڵ هەموو دایکەکانیش ڕوویداوە بە منیشەوە لە کاتێک لە کاتەکان مناڵەکەت پاڵتەدا تۆڵی بەس ماچێکم دەرێ بەس باوشێک ئەڵێ ئەڕوا تووڕە ئەبی ئەڵی وڵی جارێکی تر ماچت ناکەم وڵی ئیتر باوشت پیان ناکەم ئەی من وەکو عەبدێک ئەو هەموو غەڵەتەی من ئەیکەم بەڵام خوای گەورە لێشم خۆشە بێ دەرگای عەفو و ڕەحمەتیشی بۆم کردوتەوە کەواتە خۆشەویستی نەڕقیتایە فیلمێکی زۆر خۆش هەیە ئەم فیلمە هەوڵەدەم بەس یعنی ها بگەمە ئەو خاڵێکی ئەمێ بیگەێنم مناڵەکە پیاوەکە کچێکی اختصاب ئەکەن و دوای دەستدرێژی لەسەرەکەن و دوای کابراکە ئیکوژێت و مناڵەکەی ئەمرێت ئیتر ئەو پرتوبۆڵەکە لەسەر ئەوەی کە بۆ خوایان ئەو مناڵی ڕزگار نەکرد بۆ خوایان ئەو هێشتی ئەو مناڵە ئەم پیاوە عەزیەتی بدا و دوای بیشی کوژێت بردەوام گلەی لە خوای گەورە کرد خەوت خوایان هاتە خەونی لەسەر کورسی دایەن لەسەر کورسیەک دانیشتووە خواگیان پێڵی تۆ وەرە جێگای من ئەوشەڵی چۆن شتیوە بەڵێ قەینا تۆ وەرە جێگای من دێتە جێگای ئەو خواگیانیش لە بینی دوو کەسا ئەوەستێت ئەڵێ تۆ لە من ڕازی نیت وایە ئەڵێ بەڵێ ئەڵێ تۆ لە من عاجزی وایە ئەڵێ بەڵێ ئەڵێ بۆ ئەڵێ لە بەرەوەی 1 و 2 3 کچەکەم ئەوها تۆ ئەنقازت نەکرد تۆ خۆت بە ڕەحیم و بە عادل و بەوانەدا ئەنێ ئەویشەڵێ چیت ئەوێ
ئەڵێ ئەمە عەزابی ئەو کوڕە بدەی، ئەمەوێ بیکوژیت، ئەمەوێ بیدێتە دەستم من بیکوژم، عەزابی بدەم چۆن کچەکەمی عەزاب بدە و من بیکوژم. ئەوش ئەڵێ ناتوانم. ئەڵێ کاتە تۆ عادل نیت. ئەڵێ باش. ئەو لە ناوەڕاستی کێ و کێ وەستاوە؟ لە ناوەڕاستی 2 مناڵی تری ئەو پیاوە وەستاوە، کچێک و کوڕێکی تری. ئەڵێ یەکێکیان هەڵبژێرە. ئەڵێ بۆڵێ ئاوها یەکێکە بێ بمرێت تۆ بێ یەکێکیان هەڵبژێری. ئەڵێ ناتوانم، من هەردووکیانم ئەوێ. ئەڵێ با یەکێکیان ئەبێ هەڵبژێری. ئیتر ئەویش هەڵەسێتەوە تووڕا بێ ئەڵێ تەواو من ناتوانم، من هەردووکیانم ئەوێ، من ببە لە جاتی ئەوان مەبە. ئەڵێ بینیوتە؟ ئەڵێ خواگیانیش ئاوهایە لەگەڵ مناڵەکانی. ناتوانێت عەزابی یەکێک بدە لەبەرەوەی غەڵەتێکی کرد، لەبەرەوەی مناڵێکی تریڵێ بزڵتوکەوەیە من سام بێ بە من بڵێ مامی سان ئاهای لێ کردم یەڵە بیکوژەیان لێیدا. ناتوانم، ئەویشە ناتوانم بکەم. تۆ کارەکانت تۆی گەیاندە ئەم ڕۆژە، یانیش زمنی تاقیکردنەوەی عەرزیت ئەوەیە کە تۆ ئەم تاقیکردنەوەیە ببینیت. کاتە من کە دوعا لە کەسێکی تر ئەەکەم لە شەرعا بۆت نییە، بۆت نییە دوعا لە کەسێکی تر بکەیت کاتە ڕق بنێریت، حەقت بنێریت، انتقام بنێریت، بۆت نییە. لە هەمان کاتیشە فێرمانەکە ئەڵێ مەلەکێک هەیە تۆ هەر جارێک دوعای خراپ بۆ کەسێک بنێری ئەڵێ وەلەکە بالمثل. بە هەمان شێوەش دەبوت دەگەڕێتەوە. کاتە من دوعای خێری بۆ ئەکەم. دوعای خێر بۆ کەسێکی تر چییە؟ خۆشەویستیە، عەفوە، لێخۆشبوونە. اینجا دوایی من کە ئەم دوو پاکجەم هەبوو، اینجا وەینزل السەماء عەلەیکم مدرارا وەیرزقکم بئەموال وبەنین، اینجا دوای ئاەتەکە تەواوکە. بەڕەئی من خۆشەویستی شتێکی مادی نییە، خۆشەویستی قسەی خۆش نییە، خۆشەویستی گڵاسێک نییە، خۆشەویستی ئاڵتون نییە، خۆشەویستی ئەوە نییە من پێت بڵێم یەڵا هەموو ڕۆژ پێت بڵێم با بڕۆینە مەطعام، من هەدیەیەکی زۆر گرانم بۆت کڕیوە. نا، خۆشەویستی مەلموس نییە، شتێک نییە من بەدەست بیگرم، هەستە پێیوەستە بە ڕۆح، و هەستەکەش ئەگات، هەستەکە ئەگات ڕق بێت یان خۆشەویستی بێت. مادامیش ئەڵێ من ئەبەخشم ئەو نادا وزەی چاوەڕوانیت تێکرد هەتا ماوی چاوەڕێەکەی. کەسانی تریش لە دەوروبەر دروست ئەبن کەوات لێ ئەکەن هەر چاوەڕێ بکەیت، چاوەڕێی مەعاملاتەکەت دەکەی، چاوەڕێی ترافیک لایتەکەی، چاوەڕێکی گەراجەکە بەتاڵ بێ، دائیمەن لە چاوەڕوانیە ژیانت. بۆ چکە تۆ چی ئەبەخشی چاوەڕوانی بۆی چاوەڕوانی وەرەگری. زیادبوونی ڕزق و ڕۆزی و زۆربەی جار لە ژیانمان زۆر شتان داوای لە خوای پەروەردگار دەکەین ئیلاهی لەو شتە بەرەو پێشمان ببە، ئیلاهی لەو شتە موفقمان بکە، ئیلاهی لەو شتە شتی چاکەمان بێنە پێش لە کەسانی خراپ و ئیدی هاکەزە لەو بابەتانە. و لەلایەنی تەمام مادیش لە ژیان و زیادبوونی ڕزق و ڕۆزیە تەمان لە ژیان. ئەوە دەمێ بە چەند خاڵێک پێمە بڵێ زیادبوونی ڕزق و ڕۆزی لە ژیانی هەر یەکەمان. ئێمە ئەبێ گەیشت بینێتە ئەو حاڵەتی بزانین کە پارە وزەیە و ئەم کاغەزە بەشەر دروستی کرد. جاران بۆ ئەوەی من شتێکم دەستکەوێ بالمقابل شتێکم ئەدا. بۆی من بۆ نمونە کیلۆیەک پەتاتەم دەستکەوێ بۆیە کیلۆیەک تەماتە بدەم، من چیم هەیە لە مەزرعەکەم لە ماڵەکەم لە چی هەیە ئەوە ئەدەم بزەبت گۆڕینەوە هەیە. پارەش وایە، پارە ئێستا بۆتە ئەم قاقزە و بۆتە ئەم ئەهەمیەتە گەورەی ئەدرێتێ. ئەگەڕێمەوە سەر سوپاسگوزاری کە تۆ سوپاس گوزاریت لەوەی کە هەتا بۆیە ئەوەی کەنیتە بۆت دێ زیادە بێ. ئەم مەبلەغە پارەی کە من سوپاسم، بەڵام لەگەڵ ئەو کەسانی نیم بەڵێ من قەناعەتم هەیە بەوەی کە من مانگی ئەوەنە وەرەگرم. ئۆکەی قەناعەتت هەیە، بەڵام بیریش ئەەکەمەوە چۆن ئەم مەبلەغە زیاد کەم. ئەو وزەیەت هەبوو زین یعنی چی ئەو وزەیەت هەبوو؟ یعنی تۆ قەناعەتی ئەوت هەیە باو باپیرانم فەقیر بوونە
يعني ئێمە و ماڵی 200 متری ئێمە و دووسێ سەیارە باپیرم نەیبووە کێ هەی بۆ بۆی من هەم بێ ئەمە قەناعاتی پێ ئەڵێن زۆربەی ئەو کەسانی معاناتیان لەگەڵ هێنانی پارە هەیە و لەگەڵ ڕزق و دەوڵەمەنی و ئاسانکاری لە با بڵێن لە ژیانی میهەنی هەنێک بیر و باوەڕیان هەیە کە مەسەلەن پارە چڵکی دەستە مەسەلەن ئەوەی پارەی هەبێت دزە ئەوەی پارەی زۆر بێ ینی دزیەکە ئەوەی ماڵێکی گەورەی هەبێ ئەو عەرزەکەی وەرگرتووە فلان کەس داوێتی پێی ئیتر ئەم بیر و باوەڕانە تۆ لە حاڵەتی فقڕ ئەهێڵێتەوە مەرزش نییە هاوێتن ئەسڵەن ئەکید بە مادام ماڵ و حاڵی هەیە کەواتە شایەنێتی چونکە گەشتن بە ماڵ و حاڵ دوو ڕێگای هەیە ڕێگامان هەیە ڕاستە و ڕێگامان هەیە غڵەتە هەنێک کەس هەیە ئەگا بە ڕێگا ڕاستەکە لەبەرەوەی خۆی گەورە بۆ ئەوی بۆی بگەی بە ڕستقێکی زۆر ڕێگای داناوە هەیە بە دزی و با بڵێن ڕەشوە ئەو شتانە ئەگا هەیە بە ڕێگای حەڵاڵ ئەگا کەواتە هەردووکی هەیە هەوڵ بدەی ئەگەی بەمە بێیان بەمە بێ هەر ئەگەی مادام هەوڵتدا مادام سعیت کرد وإن سعيه سوف يرى سعی بۆ ماڵێکی زۆرەکەی بە دزی هەرەی بینی بە حەڵاڵیش هەرەی بینی عقوبەکەی ئێمە حەقمان نیە دوای ئەوە تۆ چۆن عقوبە ئەدرێی بینی خۆت و خوای خۆتە لە ژیانە عقوبەت ئەدا هەڵیەگرێ بۆت چی ڕوو ئەدات گرنگەوەی ماڵ و حاڵێکی زۆرت هەیە باشە بۆی من پارەی زۆرم هەبێ داواکردنە خۆی گەورەش پێت ئەڵێ داوام لێ بکە ئەدعونی ئەستەجب لەکم وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني كانت الليرة أداتي شرط من هي وليؤمنوا لعلهم يرشدون بله كانت الليرة أداتي شرط من هي إذا ما دام نقشتي بوي كأتوي يعني هشتا بجواني دعات نكرتوا بجواني يعني ريقا صحيحة كت نقرتو تبر هینێکی سولەیمان سیدنا سولەیمانم بە بیرهاتۆ کاتێک کەوتی داوای لێبوردنی لە خوای گەورە کرد اینجا دوای ئەوە تێمەی مڵکێکم بدەیتی لەم یەملکو ئەحەد من بعدی دوای ئەڵێکی ئینەکە ئەنتەل وەهاب يعني اسم الله الوهاب بۆ ڕزقە بۆ ماڵە بۆ مڵکە لێرەوە ئەگەڕێمەوە سەر چی ئەگەڕێمەوە سەرەوەی ئەڵێ هذه أسمائي فادعوني به أسماء الله الحسنى لە هەموو شتێکی ئەم کەونەیە هەیە بەڵام پێویستەکە بەناوەکانی من داوای لێ بکەم اسم الله مەوەدەم ئەوێ بۆی خۆی بۆ بینی ژن و مێرد ئەڵێ مەوەدە و ڕەحمە بۆ من مەوەدەم ئەوێ لە بینی خۆم و لە بینی مێردەکەم قات اسم الله الودود بەکارهێن پێویستم بە مەوەدەیە ئەمە ئینسانێکی زیرەک بم ئەمەوێ ئەفکاری جەهەنەمیم بۆ بێت بۆی بگەم بۆ شتانی کە ئەمەوێ قالت اسم الله الحكيم من أموي حكيم بم حتى لبنانيا كانش بدكتور الله حكيم نالين دكتور فلان الله حكيم بو چونك لأيما زيرك ترى لكسي اعتيادي زيرك ترى أزاني أما بو دراوة ما چون أدوريته وأما قالت من أموي إنساني حكيم بم أموي بصيرة وبيان للا مواضح به قالت تشيت أوي بقري بدواي أو ناوانيكا خواهي قوري حياتي وداي ناوا إنجا بۆ ڕزقیش مثلا ڕزاق هەیە کەریم هەیە وەهاب هەیە ئەمانە هەر هەمووی إن الله رزاق ذو قوة المتين ئیتر ئەوانەی کە ئێستا تەجوید و ئەوانە یانێ نازانم ئەڵێ قوة المتين يعني قوة المتين المهم فکرەکە بگە المهم معناکە بگە من ئەماڵم لەسەر دوعا و لە بیدایەتی شاوتم ئێمە نوێژەکەی ئێمە دوعاء عیبادەتە دوعا يعني وەرە بیرێکی لێ بکەرەوە نوێژەکەمان دوعاە تۆ لە دەست پێکێ تا خەڵاسکەی دوعاکەی کاتەوتە ڕێگایەکت هەیە جارێت تۆ ڕێگایەکی زۆر ئاسانت هەیە شەڕتەکانیشمان وت چیتر دانجامی بدە و تەواوی بکە ماشەڵە مامۆستا ئەمن هەرچم ئامادە کردبوو هەموو پێشتر وەڵامەداوە و هیچ لەوە من نێشتەوە پرسیاری تر بکە کە ئامادەت نەکردووە زانە چۆنی لە شتێک ئامادەت نەکرد بێ نە مەسەلە ئامادەکردنەکەش نییە بەس ماشەڵە هەک بە خۆت هەمووی وەڵامدەوە ئەشە مامۆستا ژیان
ئەوە لایەنێکی ترە باشە ئۆکەی مادەم بەخۆ دەڵێ بە شتێکی تر بچینە سەر باسێکی تر بچینە سەر بابەتی منداڵ پەروەردەکردنی منداڵ لە سەردەمی ئێستادا ئێستا تەماشا کۆمەڵگەکەمان دەکەی منداڵەکانمان زۆر گوناحن زۆر گوناحن بەجددی پێویستیان بە یارمەتیە جا هەندێک خێزان هەیە دایک و باوکەوەندە مەشغوڵی ئیشە دایکی خەریکی خواردنە یان لەوانەیە دەوامی هەبیتن ئەکەزنی ئاگدار یا منداڵە بیتن ئەو منداڵش تیکتۆک و تەرتیبات و خەدەمات و عالەمی تەکنەلۆژیا عالەمی تەکنەلۆژیا تاوەڕێت تەربیەتش لەوە دەکەی وایە و چارەسەری ئەو جۆرە منداڵانە چییە لە ئێستادا حەز دەکەم بە ئەزمموی خۆت تەکنەلۆژیا ببینێت بۆ نمونە مناڵی من ئێمە 2 ساڵە هاتوینەتەوە 2 ساڵە ئایپادیان هەیە ئایپادیش بە پارەی ئێمە خۆمان نەکراوە بە هەدیە بۆیان کراوە بۆیان هاتوو لەبەرەوەی وتیانە ئەو چەنی گوناح نەمانە تا ئێستا ئایپادیان نییە ئەمە چۆنە تا ئێستا ئایپادیان نییە سیرکە بە هەموو دایکێک ئەڵێم بە هەموو ئافرەتێک ئەڵێم کە ئەیەوێ ببێتە دایک یان ئۆرەدی ئێستا دایکە مادام قرارتدا مناڵت هەبێ نەفسێک بە ئەمانەت وەربگریت ئەمە ئەمانەتە لەلات چۆن وەردگرت ئەبێ ئەوها بیدەیتەوە ڕازی بووی ئەو ئەمانەتە وەربگریت قرارتدا مناڵت هەبێ ئەبێ زۆر شت هەیە وازی لێ بهێنی ئێمە خەڵکمان هەیە کە مناڵی ئەبێ ئینجا لە وڵامەوێ بخوێنم وەڵام نەمەوێ ئیشکەم بێزار بووم لە ماڵ ئەمێ بڕۆم ئیشکەم ئەی وڵام من ئەمە بزنسی خۆم بکەمەوە ئەی وڵام من ئەمێ ماڵم بگۆڕم ئەی وڵام من حەقی منداڵەکە تو ئەبوای پێشتر بیکەی پێشتر بیکە هەم بگە بە هەموو سەفەر بکە ئیشکە بخوێنە هەموو حەزەکانت هەموو ئەو ئومنیاتانی کە هەتا بیهێنە دی اینجا دوای قرار بدە مناڵێک بهێنە بۆی زۆرترین کاتە بێ لەگەڵ ئەو بیت و مناڵ بابزانن کە دێت هەموو شتێکی پێیە یعنی ئەو مناڵە کە دێت وعلم آدم الأسماء كلها هەمووی پێیە من فێر ئەکات کە من لەم حاڵەتە چۆن بم لەگەڵی جوانەوە یعنی من ئەو دێت پەروەردەی من ئەکات هەتا تۆ پەروەردەی ئەو بکەی کە بۆ شێوازەبی لەو حاڵەتە یعنی من بە هەموو شێوازێک ئەمەوێت ئازادی مناڵێک بگرمەوە کەچی ئەو ئۆڕێدی هاتووە پاکجی ئازادی فولە پێیەتی ئازادە من دێم پێڵێم بۆت نییە خواردنە بخۆی بۆت نییە بخەوی بۆت نییە بڕۆیتە فلان شوێن بۆت نییە فلان هاوڕێت هەبێ بۆت نییە سەیری ئایپاد بکەی بۆت نییە سەیری یوتیوب بکەی بۆم نییە بۆ یەکەی بدەرێ بۆی ئەو بزانێ بۆت نییە ئەمە لێرە بزەبت ئەو دایان کە ئەڵێ بیخۆوتم پێت بیخۆ پێم ناخورێ نایخۆم نامەوێ بیخۆم نە ئەبێ بیخۆی پێی بڵێ بۆ وەڵڵاهی نایخوا بەس پێی بڵێ بۆ ئەی خوا سۆری بەس پێی بڵێ بۆ من ئەبێ سیر نەکەم مناڵ وا نەزانی مەسلحەتی خۆی نازانێ بەس پێی بڵێ بۆ یعنی تۆ بە مناڵەکەت بڵێ بۆت نییە لە دوای سەعاتەوە بخەوی تکایە تا دە ئێستا عوتڵەیە هەممان نەزانین میوان دێ میوانە ڕوا ئێمە ئەچینە دەرەوە تۆزێک بۆ تێی سەیری تەلەڤیزیۆن بکەی بەس تکایە لە سەعاتدا ئەبێ بخەوین نا بۆ برادرەکانم هەموویە ئەمە باسی خۆم ئەەکەم کوڕی خۆم وام پێ ئەڵێ ئەی بۆ عوتڵەیە ئەی بۆ ئێمە وەرە پێی بڵێ وەرە با ڤیدیۆ ئێکسێکین بێ کۆمادە جوانە پرسیارەکانت زۆر بەقەوەتە زین تۆ زۆر گەورە بووی ئەم پرسیارانم کەسی گەورە و کەسی عاقڵ ئەیکا ڤیدیۆیەکی بۆ لێ ئەدەم ئەو مناڵانەی کە زوو ئەخەون چی ئەبێت و ئەو مناڵانەی کە درەنگ ئەخەون چی ئەبێت ئەو مناڵی کە هەموو ڕۆژ چپس و چۆکڵت ئەخوا چی ئەبێت ئەوەی کە هەفتەی جارێک ئەخوا چی ئەبێت ئێمە بەس یەک شەمان بۆمان هەیە ئیتر پێی بڵێ بۆ شتێکی پێ ببەخشی شتێکی پێ ببەخشی ئەنجا شتەکانی لێ ڕێگری لێ بکەی مەسەلەن سۆری ئەو مناڵانی کە ئەینادیەکەن لە بازار حیاتە بن
لە مۆڵێکا بینی دایکەکە ڕۆم ناڵەکە لە پشتەوە گیرێ و قاچە خا بە عەرزە و ناو پاکەکاتەوە بەس پێی بڵێ بۆ یعنی بەس سەبەبەکەی بدەرێ نایکا تی ئەگا و هەموو جاریش باغ بە قسەی تۆ نەبێ قەیچەکە جارێک من جارێک تۆ حیاتی زەوجیش وایە جارێک من جارێک تۆ جارێک من بە قسەتەکەم جارێک تۆ بە قسەمەکەی جارێک تۆ بۆت نیە سەیری ئایپاد بکەی بە قسەی من ئەەکەیت جارێک من بە قسەی تۆ ئەەکەم هەرێک جارش خۆم لە گێلیە دەم کە ئەبینم سەیرەکەن یعنی ئەبینم سەیرەکە ئەگام تی ئەپەڕم ئەبینم ئایپادەکی بەدەستەوەی بەڵام خۆم لە گێلیە دەم دوایی کە دێم دوای سەعاتێک دڵێم ئۆ ئایپادت لە دەستا نانانە بۆت نییە تۆ ئەم سەعاتە بۆت نییە یەکسەر لایە بە ئۆڕەدی سەعاتێکە لە دەستیە بۆیە من ئەبێت یازانی چی پێڵێ ها بەعرەبی بڵێ ئەمەخمەخ من ئەبێ تەکتیک بکەم چۆن شتەکە بگەێنم کەوتت پێی تۆ حڕی یەکسەر ئەو ئاکاکە تۆتەوێ حتا ژن و مێردی شوایە بەس پێی بڵێ من حەزم لەمە نییە و ئەمە ڕەئی منە تۆش کەیفی خۆتە تۆ ئەکید ئازادی تۆ حڕی یەکسەر ئەڵێ ئۆکەی یەڵا زێشیرەکە یەکسەر بۆتەکە تربیەت ئەو تەکنیکە زۆر مهمە تەواو زۆر ئیشەکە بەڕاستی ئیشەکە یعنی مەسەلەن ئەڵێ من نامەوێ بچمە ماڵی باوکی حەز ناکەم بۆ هەر جارێک ئەڕۆم گوێم لە قسەی ناخۆشە بێ هەر جارێک ئەڕۆم بێتاقەتم ئەکەن ئۆکەی بوت هەیە پێی بڵێ من هەر جارێک ڕۆم بێ ئەسەڵێ وانییە تۆ حەساسی کوا قسەی ناخۆش ئەکەن کوا نازام چی بڵێ ڕاستەکەی خۆ احتیمالە من حەساس بم خۆ احتیمالە ئەو مەبەستی نەبێ ڕاستەکەی بەڵام من بڕیارە دەم هەفتەی جارێک زیاتر ناڕۆم کە بۆ 2 جار و 3 جاروتی دەوەرە لەگەڵم ئەڵێم ها ئۆکەی لەبەر خاتری تۆ دێم کەوتت لەبەر خاتری تۆ ئەوە پۆینتێکەوە کە من بە تۆڵێم حەقتە حتا گەرەزانم کە حەق بە تۆ نییە بەڵام من زۆر گەورە ئەبم لە چاوی تۆ تۆزێک تۆ هەم لە تربیە هەم لە زەواج هەم لە ژیان حتا لە ئیشیشە و دیرەکەت زۆرەڵێ بۆ ناکەی بۆ ناتۆ تۆی لە هیچ رازینی تۆ بە هیچ رازینی ئۆکەی ڕاستەکەی زانی خۆلۆچێ من تۆزێ مقصر بم ئەو یەکسەرەڵێ دڵی نایە جارێکی تر پێت بڵێ تۆ مقصری مەثەلەن دەستەکانت خۆشی زۆرماندیم کردیتەوە نا بەعکسەوە ماشەڵڵا من بە خۆشحاڵی ئەبەخشم سەلامەت بن خواپایەدارتان کە زۆر سپاس مامۆستا گیان لە کۆتاییەکان تاوان نزیک بووینەوە بەداخەوە ئەگەڵە بەداخەوە ئینشاءڵڵا داواکارم سیلسلەی هەبێتنەوە ئینشاءڵڵا لە مستەقبەلەن ئەگەر نەبوو لێم عاجز نەبی وەکو کەسی تر نا شتیوا من نییە من ئۆکەی چونکە پێشتر لێم داوا کراوە تەجیلم کردووە خەڵک لێم عاجز بووە من ئەڵێم ئینشاءڵڵا خێری پێوە بێ ئەبێت تەسهیلات ئەبێت وی خێری ترابی هەرەوە دەبێت هەرەوە ئەبێت مامۆستا گیان لە کۆتایی هەر بابەتەکە بێتن حەز بکەی بەخۆت باز بکەی لە بۆ بینەرەوەی سەرەکانمان و لە خاڵێک بدەی هەر شتێکە بێتن زیاتر قسەکانم بۆ گەنجە یعنی هەر کەسێک قسەت بۆ ئەکا یەکسەر مەڵێ تاوە ئەوە قدوەی منە ئەوە گەورەی منە مادام ئەم وایوت منیشە ڕۆم بە قسەی ئەەکەم بە منیشەوە کە تۆ گوێ لە من ئەگریت من نامەوێ هەموو قسەکان بە دوای من بکەویت من نامەوێ سێری جلوبەرگی من بکەیت تۆ وەکو من بیت من نامەوێ قسەکانی من لەبەرکەی من نامەوێ من فلان ماڵم هەیە وەکو فلان ماڵی وەکو بسەبت ماڵی منت هەبێ یان سای وڵا نور هەیەی وڵا فلان کەسەیەتی وڵا کاک فلان هەیەی ئەم مەسجە زۆر مهمە بۆ هەموو گەنجەکان تۆ چیت ئەوێ چیت پێ ئەکرێ وإذا جاءكم فاسق بنبأ فتبينوا بڕۆ بگەڕێ ئایا قسەکەی تا چەند ڕاستە ئایا قسەکەی تا چەند ڕێیتی ئەچێ و تاقیش بکەرەوە تاقی بکەرەوە گەشتم پێی کانە بیهاو مەمنونیمە نەگەشتم پێی خۆی گەورە هیدایەتی بدا و من ئەچمەلایەکی تر ئەوە ڕێگای من نییە یعنی مەسجەکەم ئەوەندەیە مەکەوە دوای هەموو کەسێک کە دوو قسەت بۆ ئەکا لە کۆتایی پڕکێکمان هەیە هەر میوانە و پرسیار لە میوانی داهاتوومان دەکەن
اوکی میوانی ڕابردوومان کاک دکتۆر نەوزاد بازگەر بەڵێ پرسیاری لە جەنابەتەوە بەتاوان نەیدەزانی جەنابتی و ئیدی لەو بوارەی و بەس پرسیارەکەی جەنابیانەوە بوو ئێوە دەزانن لە شوێنێکن لە پۆزیشنێکن لە ژیانی خۆتان وتی بزانان لە چی لەکوێم طبعا من هینم هەیە یعنی با بڵێن چەند گۆڵێکە دامناوە لە ئەخیری ئەگەر گەشتم بە ئەوە بۆ نمونە ئیتر سدیقین هەیە شوهەدا هەیە مؤمنین هەیە لەکوێم من هێشتا نەگەیشتومەتە مەرحەلەی شوهەدا طبعا نەک ئەو شوهەدایی کە بمری خوێن یەکێک بتکوژێ و یانی تۆ شەهیدی نە ئەو ئاستەنە من لە صدیقینم يعني نوعا ما يعني لو ئاستەم کە يعني فلترم نەبێت و خۆت يعني ڕاست گۆ بم يعني حتى ئەگەر مەجبوریش بم درۆ نەکەم ئەوەیە يعني هەستەکەم ئێستا حالیان خاصەتەن لە دوای ئەوەی کە لە حەجیش هاتمەوە يعني نوعا ما تەواوی هەوڵم ئەوەیە يعني تەواوی هەوڵم مەجبوریش بم شتێک نەڵێم کە ڕاست نەبێنەوە عنما سلامات بن انشاءالله مامۆستاجان پرسیاریش لە میوانەیدا تمام بکە پرسیاری لێ بکەم و بەبێ ئەوەی بزانم کێیە نا ئەکید ئۆکەی وەستە شتی وای تێدانێ یانی ئۆکەی پرسیارەکەم ئەوەیە ئینسان هەنێک جار لە ئیشەکەی خۆی بێزارە بێ هەر ئیشێکی ئەیکە بغض النظر ئەو ئیشە چەندێک خۆشیەوێ و چەندێک ئەیکا بەس لەبەرەوەی ئیشێتی چی وات لێ ئەکا بگەڕێیتەوە بۆی لە کۆتایی هەشتێک لە بۆ پۆدکاستەکەمان هەبێتن بەیامەکە لە بۆ گەنجەکان ئەوانەی بینەر و بیسەرمانن من طبعا زۆر منبەهرم بە تۆ بۆ ئیشەی کە ئەیکەن بە شوێنەکەتان تەنها شت کە زۆر لە هەموو شتەکانەوە دیارە ئەدەبە جا ئەدەبی شوێنەکەیە ئەدەبی ئەو کەسانێک کە لەوێ ئیشەکەن بەڕەئی من ئیتر نازانم ئەمە تەکنەلۆجیا وای کردووە چی وای کردووە کە لە هەموو شوێنەکە 100% ئەدەب نابینیت سۆری کەوا ئەڵێم بەس بەجددی لە هەموو شوێنێک ئەدەب نابینیت یعنی ئەگەڕی بەدوایە لەکوێ ئەدەبەکە هەیە بۆی ئاگام لێی بێت لەو شوێنە بەڵام بەبێ مجامەلە من لێکەم جارەوە کە تۆم بینی حتا کە ڕۆشتمەوە لە شوێنێکی تر وەصفم کرد وەصفی ئەدەبم کرد ئەوە زۆر مهمە ینی بەردەوام بن پێویستمان پێە ها کۆمەلگای ئێمە تایەتی ئەو های زۆر تایە بەڵام لەوچی نەقسی ئەدەبیان هەبێ ئەنجد بەردەوام بن و زۆر سپاسانەکەم شەرەفان بووین تاوان نمونەتان زۆر بێ انشاءالله سلامت بن زۆر سپاسانەکەین دەستان خۆش سلامت بن یا رەبی بینەر و بیسەرانمان لە رادیۆی تەبا لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستەکە تا ئەڵقەیەکی تر تا کەسایەتیەکی تر بە خوداتان دەست پێرم و خوداتان لەگەڵ